هەشتمین هەڵمەتە هەموو ڕۆژی شەمان پارە لە خێرخوازان و مرۆڤ دۆستان کۆ دەکەمەوە ئاین ویژدانە پێغەمبەر دروی خۆی لەسەر بدەرێ ئاین غیرەتە مەزلومەک لە شوێنێکی بی بەسەری نێخی هاوکاری خەون پەشداری نەبی بەشداری دەبی خۆ لە دوعای مەزلوم نزای مەزلوم بپارڕێەوە ئەرچی شەرسانی هەموو مسلمانەکەەوەی ئیسلامی قبول بی تێیگەیشتبی ماڵی دوو جلیکان ماڵی سێ جلیکان ماڵە یەتیمەکان کەم دەرامەتەکان نەدارەکان هەژارەکان ئەرچی سەرسانیشمانە ماوەی 10 ساڵ ئەو کارە دەکەم خۆم لە ئەوروپا نەبوونی نەهامەتیم زۆر دیتە بەهرەکە خوای گەورە دایمێ ئەس دەکەم ئەو بەرەی جێبەجێ وجدانم ئارام نابی شەو بەخۆم لە ماڵەوە لە بەسەرما بوو مسلمان و خەڵکی وڵاتەکەم لە بەسەرمانەوت نەبی خۆی گەرم کاتەوە حکومەتی هەرێم بە یاسایی دەرێ 9 ملیۆن ڕۆژانە ملیۆنێک بەرمیل دەفرۆشی 1 ملیۆن خێزانمانە لە کوردستانی باشوور 5 ملیۆن یەک ڕۆژی دابین کالۆ خێزانەکانی کوردستان ئەتوانی بەس مەبەستیشین یا شتێک هەیە دەمامک دراوە شاراوەیە هەموو وڵاتەکان